پاساوی کۆڕۆنا کە ئەمانە یەنەوە هەر لە سەردەمی ئەو کۆڕۆنایی کەوانە پاساوێکی یەنەوە خۆ لە سەردەمی کۆڕۆنادا ئەمان جوابگۆی ئەو پەتا درڕندەیە نەبوون کە گیانی ئینسانیە کێشا، بەڵکە خۆیان بوونە مایەیەوە کە گیانکێشانی خەڵک زیاد کە لە هیچ کەم شوێنی دنیا هەیە خەڵک بەهۆی خاڵیبوونی خەستەخانەکانەوە مردبێ، لە هیچ کەم شوێنی دنیاە خەڵک بەهۆی نەبوونی ئۆکسجینەوە مردبێ کە لە خەستەخانەکانی کوردستاندا بەو هۆیە زۆر سادانەوە خەڵک گیانی لەدەستدا. ئەو وەک پاساوێک کە ئەوان باسی دەکەن. ئەمە لایەنی چکە بەشێکی زۆری کەیسەکانی کە باسی دەکەن پەیوەندی بە کۆڕۆناوانە. یعنی تۆ بۆ نمونە بەرگرتن بە کۆنەپەرستی سیاسی لە کۆمەلگەی کوردستانە چ پەیوەندی بە کۆڕۆناوە هەیە؟ بەڕسمی ناسین یا ڕێزگرتن لە ئازادیەکانی خەڵکو لە مافی فەردی خەڵک چ پەیوەندی بە کۆڕۆناوەیە؟ خۆ پارەی ناوێت تا ئەوان بڵێن بە بۆنەی کۆڕۆناوە نەمانتوانی ئەو کارە بکەین. بۆیە ئەمانە هەموو پاساوێکن بۆ شانخاڵیکردنەوە لە بەرامبەر وەسیەکدا کە هەیەی تەنانەت باسی پرۆژەکان دەکەن. هەر ئەمڕۆ دوێنێ کە ئەوان بەشێک لە بەرپرسەکانیان باسی پرۆژەکان دەکەن کە دیارە وەختێک باسی پرۆژەکان دەکەن و پرۆژەی زۆر دەکەن پرسیارەکەەوەی ئەم پرۆژانە بۆ چێ و لە خزمەت چێ و لە کوێ جێبەجێ کراوە. تۆ بێنە بە هەمان ئەندازەی کە پرۆژە زۆر گەورەکان کە لە مەیدانی بیناسازی و نەوت و مەسلەی بانک و ئەوانە دەکە کردویانە کۆمەڵک سەرمایەدار کردویانە سەرمایەدارەکان زیادیان کردەوە سەرمایەکانیان گەورەتر بووە بە هەمان ئەندازە فقر و هەژاری زیادی کردووە.